ئەو تەریقەتەش لە پاشی ئەوەی کەوا پێغەمبەر سەلەی الله عەلەیه وسەلەم ئینتیقالی کرد لەو دنیایە لە بۆ دنیایەکەی دی، چونکە پێغەمبەرەکان سەلامی خۆیان لەسەر بی لە دنیای هەر زندینە لە قەبری خۆشیان مەرقەدی مبارەکیان هەر زندینە دەخۆنەوە زندینە و ئاگایان لە هەموو ئەفعال و ئەقوالی مە هەیە. لە پاشی ئەوەی کەوا پێغەمبەر سەلەی الله عەلەیه وسەلەم ئینتیقالی کرد، خولەفای ڕاشدین هاتن ڕەزای خۆیان لەسەر بی، حەزەتی ئەبوبەکری سەدیق و حەزەتی عومەر و حەزەتی عوسمان و حەزەتی عەلی. ئەوجا پێغەمبەر سەلەی الله عەلەیه وسەلەم کەوا مبایعەی لەگەڵ ئەسحابان کرد، ئەوجا ئەو مبایعە بووە ڕەحمەت لە بۆمە ئەمەش کەوا لە تەریقەت مبایعەمان کردیە ئوستادی مەدەگەڕێتەوە لە بۆ ئیمامی عەلی. ئەوجا عولەمای شەرعیش کەوا ئیجازەی علمی وەردەگرن هەموویان مبایعەکان و ئیجازەکەیان دێتەوە سەر ئیمامی عەلی و هەندێک دێتەوە سەر دەستی حەزەتی ئەبوبەکری سەدیق و هەندێک دێتەوە سەر دەستی سەحابەکانی دی. ئەم مبایعە حەقە. شێخی غەزالی ئیمامی غەزالی دەفەرمێ فەمەن لا شەیخە لەهو فەشەیطان شەیخو، هەر کەسێکی شەیخی نەبیتن ئوستادی نەبی شەیطان شێخی ویە. تەریقەت حەقە. ئەو تەریقەتەی مەشکەوە تەریقەتی قادر لە ئیمامی عەلی ڕاهاتیە، ئیمامی عەلی کەرەمە الله وەجهه و ڕەضی الله عنه کەوا ئەو تەریقەتەی لە خزمەت پێغەمبەر وەرگرتیە سەلەی الله عەلەیه وسەلەم، کەوا وەریگرتیە کەوا پێغەمبەر دەفەرمی سەلەی الله عەلەیه وسەلەم فەمەن كنت مەولاه فعەلی مەولاه، ئەمن هەر کەسێک ئەمن مەولای بم پێغەمبەر دەفەرمی سەلەی الله عەلەیه وسەلەم ئیمامی عەلی مەولایەتی. حەزەتی عومەر ڕەزای خوای لەسەر بی فەرمی یا عەلی ئەلەو ڕۆڕائەت و مەولای منی. ئەوجا مەقسەدم ئەو تەریقەتە کەوا هاتیە لە ئیمامی عەلی و ئیمامی عەلی ڕەزای خوای لەسەر بی حەزەتی شێخ حەسەنی بەسری لە خزمەت ئیمامی عەلی بووە و ئەو بەیعەتەی دایت. ئەوجا شێخ حەبیبی عەجەمی، ئەوجا شێخ داودی تاوی، ئەوجا شێخ معەرفی کەرخی و شێخ سڕی سەخەتی إلى آخره، حتا حەزەتی غەوسی گەیلانی قەدەس الله سره العەزیز کەوا ئوستادی گەورەی مەیە. ئەو تەریقەتە هاتیە لە حەزەتی غەوس قەدەس الله سره العەزیز حتا دێتن لە بۆ دەستی شێخ ئیسماعیلی ولیانی. شێخ ئیسماعیلی ولیانیش کەوا لە تەریقەتی قادریە و ئەوجا دێتن لە بۆ ئوستادی مە حەزەتی کاک ئەحمەدی شێخ سولەیمانی شێخ معەرفی نووری حەزەتی کاک ئەحمەد و ئەوجا لە حەزەتی کاک ئەحمەدی شێخ لەوە بۆ سوڵتان شاه حەسەن پیری ڕۆخانە پیری قەرەچێوار ئوستاد و گەورەی مەیە پیری قەرەچێوار. ئەوجا شێخ عەبدولکەریم دارە خورمایە.